ئەو کاتان باش دوو خەبەریان پێداوم دوسێ ڕۆژە بڕوا بکە هەر بیر دەکەم و باز بکەمیان باس نەکەم باسکردنەکەی باشتریان باز نەکردنەکەی بەڵام بە هەموو حاڵەتێک باسکردنەکەی باشترە وەکو هەموو ئەو ڕها ئابوو تیرۆرانەی کە پارتی دەیکرد باسمان دەکرد وازی دەینا یان کەمتر دەبتەوە هەموو کاتشت بدرێتە میدیا هاوڕێیان میدیا بەهێزترین چەکە بڕوا بکە دوێنە لەگە هاوڕێیەکی خۆم قسەم دەکرد یانی دەوانگوت لەو پارتی لە گوایە 340,000 دەنجی بەناو هەیە کەچی دە کەسی پێکۆ ناتەوە کات ئەوانەی قسە دەکەن بەس دوسێ دەموچەوە فەرمان دۆلارە و کەیفی زراری و حەمید موختار و ئەوانەیانێ کەس کە پارتی پێی شەرمە قسە بکە وتی قادر هەموو لە سوسیال میدیا دەسێن کە ببنە گاڵتەجار فعلەن وایە فعلەن و سوسیال میدیا ئاوا دەورەشی کاریگەریە لەو ڕوانگە و دەبی ئەو کەیسانە هەموو بخرێتە ناو میدیا و پارتی بزانێ فەزە بکرێ چکو ئەو پارتیە کور ئەمە لە هەولێر بن کەس نەدەوێرە برێ لەل بەستا خەڵک لە ئەژداد و ئابابیانی هەموو مەسوولەکانەوە دێتە خوارێ لە ناو کوردستان دێدا خوارێ بۆیە چەند باز بکرێ باشە لەو ڕوانگە و دوو کۆمیدیا و ترازیدیای نوێی هەولێر باز دەکەن یەک هەڵە نەبم شیرەمەنیە شیرنەمەنی حلەویات سەفار هەیە لە بەرام گوتیان لە بەرامبەر مەحافەزەی دوکانەکەیە کابراایکی تورکمانی هەولێرین یعنی ئەوانە هەولێریە قەدیمەکانن ئەگە تورکمانیش نەبن ئەو هەولێریە مسالمەن حەزیان لە تێکەڵبوونی سیاسەت نییە پارتی بۆ دەنگهێنان داوای لێکردینە دەبی خۆ هەڵبژێری تا ئەم زۆر کەسیان ئەوە کرد بەس لە بێناوی دەنجیان پێدەست بکەن بەڵام هیچیشیان پێ نەبوو وتیان پێ بەوەشیان گوت بوو خۆت هەڵبژێرە بەڵام دوای ئەوە بڵێ ئەم نایکە کابراوە دوی ناکەم تەدەخل بە سیاسەت ناکەم بەجددیمە خۆم کەس منە قاوەتی نییە لە ناو تورکمانان دە کەس نییە ئەهلی ئەو شتانە بی ئێتر پشتیوان سادەق پێی گوت بوو گوتبی نایکەم ئەمە پاقلاوی خۆی دەفرۆشی وەرە تو لەو 4-5 ڕۆژە بچی هەفتە دەفتەری لە بۆ بنووسی بڵێ زەریبە کەمال وەرتێ ئەوە کەمال وەرتێ کابراایکی پاراستن یەکێک لە جەلادەکانی بواری ئابووریە زەریبەیە بڕوا بکە چەند هوتێل بە منیان گوتیە کە تەسلیمی پارتی نابن زرب کەمالوەرتی تێبەردەدەن کە ئەو کەمالوەرتە جارێک تەلەفۆن منۆ کرد وتی قادر خوا لە دەستمان هەیە ئەگەر کەمال ئەمنە قسەم ڕاز نییە لۆت بڵاو دەکەمەوە بڕوا بکە بێویژدانی وچ خۆی نییە هاڕیان مەرز نییە لە بارزاق قەسابی جەلادەکە کورە هەیە بە قەڵەم خەتەرترە هەیە وەکو کەمالوەرتێ خەتەرترە ئەو هەموو بێویژدانەیە چوونە لە شەڕیدا شەوە نازانم چیان لۆ دەرهیناتیان لۆ دەرینایە وەڵات و قەرزاری ئەو کوڕی کۆسرەتی شاڵاو لە گەرمە انتخابات چ دوکانێکی هەولێرێ گەستی کۆکتێلەوە بزانام لە جادەی باتەیە لە فەی خواردیە ڕۆژی پاشتر زەریبە تجارە تەندروستی شوێنەش کەش 4 شوێ چونە غرامەیان دایتی چیە بەس کوڕی کۆسرەتێندەر کابرێکی دیژنیەوە تخوا ئەوە حکومڕانیە کورە شەرم لە خۆتان بکەن ئومێت خۆش ناو بارزا قەساب پشتیوان سادق ئەنگوو بەناو هەولێرین چۆن ئەو ئەزیەتەی خەڵکی هەولێرێ دەدەن کە هیچ خراپەیان نەکردیە کە ئەگەر حەقەکی ڕۆی خۆیانە ڕەخنە لە پارتی بگرن دژ بن هیچیان نەکردیە دەچن ئەو دەردەی دەدەنێ قێزەوەنترین و دژمندارترین حەزب حزبی بەعز بوو حزبی بەعز بوو پەنای لە ئەو شتانە نەبردیە تەواو کە بە تەنزیماتەوە دەیگرتی بە بەڵگەوە دەیگرتی دامی دەکردی پارەی گولەکە شیرێ وەردەگرتی بە کەڵەگایش دەیکرد بەڵام قەت دەستی لە بە ئەو کارە قێزەوەن و مراحق وەرنک مەسعود بارزانیە تو کە قسە دەکەی خوایە و چ فریشتەکە من دەزانم ڕەنگی ئاگات پێیان نەگوت بێرە دەچینەوە لەو دوکانەی دەکەین وا لەو گەس فرۆشەی دەکەی بەس کاکە ئەو حزبەتەیە تخوا ئەو چ حکومڕانێتی کورە با بە شەرم بکەن مەسعود بارزانی مادستێرت لە ئاشتەوایی هینایە ئەوە زلوبە دەچی خەڵک ئەگە بەس خۆی کاندید نەکە نەک ئەوە دژت بی بەس برێ کاکە ئەم تەدەقل لە سیاست ناکەم ئەمە ئیشتەمین ئیشتەم هەولێرەکان زۆر ئەوە باشە تو بچی هەفتە دەفتەری لە بۆ بنووسی ئەتوو بچی کۆمەڵە گروپی لە بۆ بنێری کورە شەرم لە خۆتان بکەم پارتیە بە شەرەفەکان ئەوانە ئەو بەرپرسانەی هەولێرێ وەڵڵا ئەوەی ئێوە دەیکەن خیانەتە بەرامبەر قەڵاو هەولێرێ خیانەتە بەرامبەر ناوی هەولێرێ سبەی بێکەونە بەرنەفرەت و نەعلەت پشتیوان سادق بارزان قەساب ئومێت خۆشناو کە سێ کوچکەی پارتین ئەو دەردەی دەدەنە ئەو خەڵکەی هەولێرێ
ئەوانە برا و خزم و کە سوکاری ئێوەن هیچیان نەکردی دەچن ئەو ئەرهابە بە پارەی ئەو دەکەن هەرچیە خەڵک قسە ناکات کورەوە نیشانەی فلاستانە شەرم لە خۆتان بکەن مەسعود بارزانی مەسرور بارزانی بڕۆ بەدوا چوومکە ئەگەر ئەو شتە ڕاست نەبی چۆن دەکری ئەو حکومڕانیەتە هەرزەکاری ئینتیقامە کەس پەنای لە ئەو شتە قێزەوە نانە بردێوی ئەنگۆ دەیکەن